هەوڵەکان بۆ دروستکردنی چەند ناوەندێکی ئۆپراسیۆنی هاوبەشی نێوان پێشمەرگە و سوپای عێراق بەردەوامە. وتەبێژی فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی عێراق لیوا تەحسین خەفاجی ڕایگەیاندووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند سەبارەت بە ڕەوشی ئەمنی ناوچە کێشە لەسەرەکان. گفتوگۆی بەردەوام هەیە، باسی لەوەش کردووە لە داهاتوویەکی نزیکدا ناوەندی هەماهەنگیە ئەمنیەکانی نێوان هێزەکانی پێشمەرگە و فیدراڵ لە دیالە و نینەوە و کەرکووک دەکرێنەوە. بەڕێوەبەری سەنتەری کەرکووک بۆ توێژینەوە استراتیژیەکان، هەماهەنگی زانیاری و هەواڵگری و پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکانی نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە لە سنووری ناوچە کێشە لەسەرەکان بە گرنگ و کارێکی پێویست دەزانێت. وەک دەزانین جوگرافیا و هەڵکەوتەی شاری کەرکووک و دەوروبەری پێویستی بە بڵاو پێکردنی هێزی سەربازیە. ئێستاش کە هێزی سەربازی جۆراوجۆر لە هێزە ئەمنی عێراقیەکان و هێزەکانی پێشمەرگە لە ناوچەکە هەن، پێویستە بڕیار و ئەرکەکانیان یەک بخرێت. ئەم یەکخستنەش لە چوارچێوەی ژووری ئۆپەراسیۆنی هاوبەشدا دەبێت بە جۆرێک ئەم ژوورە لە نوێنەرانی پێشمەرگە و هێزەکانی سەر بە وەزارەتی بەرگری پێک بێت. ئاشکرایە بەم دواییانە جموجۆڵی چەکداری داعش لە ناوچەی بۆشایی ئەمنی زیاد بووە. ئەم بارودۆخە نوێیەش پێکهێنانی ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش دەکاتە پێویستیەکی هەنووکەیی. في المناطق المحيطة لمدينة كركوك. زیاتر لە 2 ساڵە ڕێکەوتنێک لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە بۆ دروستکردنی ناوەندی هەماهەنگی ئەمنی نێوانیان واژوو کراوە، بەڵام بە هۆکاری جیاجیا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە نەبوونی متمانە لە نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان هۆکاری دەست بەکار نەبوونی ئەو ناوەندە ئەمنیانەیە. بۆ خۆم وای دەبینم هەردوو لایەنی هەرێمی کوردستان و عێراق تا ئێستا لە بابەتە ئەمنیەکان بە گومانن لە یەکتر. ینی حکوومەتی عێراق پێی وایە ئەگەر دروستکردنی ئەم ئۆپراسیۆنە بێتە هۆی ئەوەی کە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە. لە بەرامبەردا هەرێمی کوردستان پێی وایە مەسەلەن حکوومەتی عێراقی ئامانجی خۆی هەیە ڕەنگە زیاتر بەرەو پێش بڕوا لەم منتیقانە بخۆوانزانی جارێکیان یەکی لە بڕیارەکانەوە بوو کە ئۆپراسیۆنەکانی کەرکووک ینی لە نێوان پێشمەرگە و هین لە چیمەن بێ. بۆیە کێشەکە لە بڕیارەکە نییە، کێشەکە لەوەیە متمانە بە یەکتری نیە. نا بڕیارەکە وازەحا و بڕیارەکە باس لەوەکە کە ئەم بۆشای ئەمنیە کۆنتڕۆڵ بکرێت بۆی جموجۆڵی داعش بەرتەس بکرێتەوە، ئارامی بۆ ناوچەکە بکرێتەوە. کێشەکە لە بێمتمانەی هەردوو لایە لە بابەتی چۆنێتی کارکردن بۆ بڕیارانە. بە پێی زانیاریەکانی پەیام لە قۆناغی یەکەمدا چەند ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگە لە ناوەندە ئەمنیەکانی نێوان سوپای عێراق و پێشمەرگە بەشدار دەبن. زانیاری هەواڵگری و چاودێری جموجۆڵەکانی داعش یەکێکی دیکە دەبێت لە ئەرکی ئەو ناوەندانە بە پشتبەستن بە زانیاریە هەواڵگریەکانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.